ئەو خانمانەی کە تەنها یەک نەشتەرگەری منداڵبوونیان کردووە دەتوانن جارێکی تر بە سروشتی منداڵیان ببێت. سلااوتان لێبێت، من دکتۆرە نیهایەتم، پزیشکی پسپۆری ئافرەتان و لەدایکبوون لە نەخۆشخانەی میهرەبانی. لە وەڵامی ئەم پرسیارەدا دەتوانم بڵێم بەڵێ، بەڵام ئەمە بۆ هەموو خانمێک گونجاو نییە. پێویستە خانمەکە هەڵسەنگاندن و چاودێری بۆ بکرێت لەلایەن پزیشکی پسپۆری ئافرەتانەوە. ئەگەر خانمەکە گونجاو بێت بۆ لەدایکبوونی سروشتی، بێگومان لەدایکبوونی سروشتی باشترە و تەندروسترە بۆ دایک و کۆرپەلا وەک لە دووبارەبوونەوەی نەشتەرگەری. ڕێژەی لەدایکبوونی سروشتی دوانی نەشتەرگەری کە پێی دەوترێت vaginal birth after cesarean section 172 تا 175، بەڵام هەندێک هۆکار هەن کار دەکەنە سەر کەمووی و زیادی ئەم ڕێژەیە. لەوانە بەرزی باڵای دایکەکە، کێشی کۆرپەلا، تەمەنی کۆرپەلا، تەمەنی دایکەکە، ئایا پێشووتر دایکەکە منداڵی بە سروشتی بووە یاخودنا. هەروەها هەندێک هۆکار هەن ئەگەر خانمەکە هەیبێت نابێ بە هیچ زۆرێک بە سروشتی منداڵی ببێت. لەوانە ئەگەر خانمەکە پێشووتر منداڵدانی تەقیبێت، ئەگەر برینی نەشتەرگەری پێشووتری بە شێوەی ستونی بێت، ئەگەر وێڵاشی لە پێشەوە بێت، ئەگەر هەندێک زۆری نەشتەرگەری منداڵدانی بۆ ئەنجام درابێت. ڕێنمایی بۆ ئەو خانمانەی کە بەنیازن بە سروشتی منداڵیان بێت دوای نەشتەرگەری، نابێ بە هیچ زۆرێک لە ماڵەوە منداڵیان ببێت، چونکە بە دیگیانی مەترسیدار هەژمار دەکرێت. پێویستە لە شوێنێک منداڵی ببێت کە کارمەندی کارامە و پزیشکی پسپۆری لێبێت. هەروەها بە شێوەیەکی بەردەوام چاودێری دایک و کۆرپەلە بکرێت لە کاتی لەدایکبوونەکە، شوێنی نەشتەرگەریان ئامادە بێت، چونکە لەوانەیە بە شێوەیەکی کتوبڕ پێویستی بە نەشتەرگەری بێت. بە هیوای تەندروستیەکی باش بۆ هەمولایەک. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.